بۆندی ئەنجومەنی گەنجانی کوردستان لە سلێمانی لەلایەن کۆمەڵە گەنجی بێلایەن و خاوەن توانە و بەهرەوە دامەزرا. ئەم ئەنجومەنی گەنجانە بەدەل لە ڕێکخراوەکانی تری گەنجان کار دەکەن لەسەر توانای ئەو گەنجانەی کە خاوەن بڕوانامە و بێ بڕوانامە و پیشەوەرن دۆزینەوەی هەلی کارکردن لە ناوەندەکانی کاردا وەک دەستێکی خاوەن هێز و توانە. ئێمە وەکو ئەنجومەنی گەنجانی کوردستان سەری کێشەکانی گەنجمان کردووە. سەرەکیترین کێشەی گەنج کە لە وڵاتەدایە کە بۆتە هۆی ئەوەی کێشەی بەدوای خۆیانەوە کەشەی بێکاریە. لەبەرەوەی یەکەم پرۆژەمان وە گەورەترین پرۆژەمان سنتەرێکی کارەکە ئیکەینەوە. بەدڵنیایەوە سنتەری کاری تر هەیە لە کوردستانە کە ئیدعای ئەوەکەن کە کارە دۆزنەوە بۆ خەڵک. بەڵام ئەمانە کە سەیرەکە یاوە تا پێویستە 20 شەهادی جیاوازی هەیە نابێ بۆی بەس بتوانین ناو بنووسن یاخود پێویستیان بە مدیرە کەسی زیاتر کەسی بیانەکان تاینەکەن. ئێمە سنتەری کارەکەمان سەرەکانی ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکانە ئیشەکات و پێگەیە کە دەستەوە بۆ گەنج کە لێوی بتوانێت کارێک دۆزێتەوە لێوەی گەورە ببێ. ئەنجومەنی گەنجانی کوردستان لەلایەن کۆمەڵە گەنجی بێلایەنەوە بەڕێوە دەچێت کار دەکەن لەسەر هێز و توانەکانی گەنجان لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستاندا. ئێمە بە ستایلێکی جیاوازتر هاتوین، ئێمە لە ناو شقامەوە هاتوین، ئێمە کۆمەڵێ پرۆژەی چالاکتر و ئاکتیڤترمان پێیە کە ئیشەڵڵا لە داهاتووە بە پێکات بتوانین ئیعلانێکین بۆ گەنجانی سلێمانی و گەنجانی هەولێر و دووهۆک و هەموو کوردستان بە تایبەتی تاوکو بتوانین ڕێگەچارەیەکی گونجاویان بۆ بدۆچینەوەنە. ئەنجومەنی گەنجانی سلێمانی ڕایانگەاند دەستبەکار دەبین و پلانی کورخایەن و درێژخایەنمان دەبێت کە داواکارین لە حکوومەت و لایەنە سیاسیەکان هاوکارمان بن تا بتوانن هەردوو لە پێکەوە کەم و کوڕیەکانی گەنجان و دەسەڵات دیاری بکەین بۆ دۆزینەوەی میکانیزمێکی گونجاو بۆ ئەوەی متمانە بگەڕێنینەوە لە نێوان گەنجان و دەسەڵاتدا وەک توێژێکی کاریگەر و خاوەن داینەمۆی داهێنان. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.